ئازیزانمان لە تەوەری یەکەم لەگەڵتانین و باز لە بابەتێکی کۆمەڵایەتی دەکەین کە بەگومان بە موچەیی کە زیاتر لە 2 مانگە موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. ئەمەش کاریگەری خراپی لەسەر ئیش و کار لەسەر لایەنی کۆمەڵاتی لەسەر باری خێزانی تاکەکانی هەرێمی کوردستان و کۆمەلگای کوردی دروست کردووە کە بەگومان هیچ لێکەوتێکی باشی نییە، هەم ئەوەی کە باری دەرونی تاکەکانی بەرەو خراپی بردووە، تووشی ترس و دڵەڕاوکێ و قەلەقی کراون، واروەها باری خێزانیش زۆربەی خێزانەکان کێشە و ناکۆکی تێکەوتۆ و بەرەو لێک جیابوونەوە تەنانەت ڕۆشتون و باری دارایی خەڵک و ناوبازار زۆر بەرەو کزی ڕۆشتووە و بازارەکان تا ڕادەیەکی زۆر نزم وەکو بڵین هیچ ئیشەکی تیانەماوە و خەڵک خواخوایەتی کە کرێ دوکانەکەی دەربێنێتەوە نەک ئەوەی کە قازانجێک بکات. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بزانین بێموچەیی و لێکەوتە خراپەکانی لەسەر لایەنی کۆمەڵایەتی لەسەر کێشە کۆمەڵایەتیەکان بە تایبەت چییە؟ با میوانداری کورد ئەحمەد کۆمەڵاس کا لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر خاتو کوردەوە خێربێ سڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابتان و تەواوی بینەر و بیسەرەکانتان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆم خاتو کووردا بابزانین بێموچەیی کە بارودۆخەکە لە ئێستادا هەموو تاکێکی کۆمەلگای کوردی باسی لێوە دەکات چ لە سۆشیال میدیا بێت چلەوەی کە یەکتری ئەبینین هەر یەکسەر کە دەمی یەکتری ئەکەین و باسی بێموچەی ئەکەین. زایم بێموچەی چۆن کاری لە تاکەکان و هەروە کۆمەلگا بەگشتی کردووە؟ لە ڕاستیدا یەکێک لەو قەیرانە زۆر گەورانی کە بەرەوکی خێزانی گرتووە ئێستا ئەو قەیرانە ئابووریە گەورەیە کە وای کردووە بژێوی خێزان سەختتر بکە، وای کردووە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەو پێکەوە بوونە لە خێزان و لەو تەبای و هێز و خۆشەویستی کە لەناو خێزانە هەیە کە بنەمای سەرەکی ئابووریە و پێکەوە بەستنی خێزانە کێشە و گرفتی بۆ دروست بووە. یەکێک لەو شتانی کە زۆر کاریگەری ئەکاتە سەر خێزان ئەوەیە نەتوانێت پێداویستەکانی ڕۆژانەی دابین بکە، یعنی یەکێک لە وەزیفە گرنگەکانی خێزان دابینکردنی پێداویستەکانی ژیانکردنە بۆ ئەندامەکانی تری خێزانەکە کە ئەمە وەزیفەیەکی گرنگە. تەنانەت ئەو کەسانەشی بیر لە دروستکردن و بنیادنانی پەیوەندی هاوسەرگیریەکەنەوە سەرەتا بیر لەواکەنەوە کە ئیشێکی سەر بەخۆیان هەبێ بڕێک پارێکی باش کۆ بکەنەوە بۆی بچنە ناو پرۆسەکەوە، چونکە پایی سەرەکی بۆ هەموو کۆمەلگایەک مانەوەی هەموو کۆمەلگا و هەموو دەوڵەتێک لەسەر پایە ئابووریەکە وەستاوە. پایە ئابووریەکە هۆکارە بۆ بەرەو پێشچوون، هۆکارە بۆ گۆڕانکاری، هۆکارێکە بۆ خوشکگوزەرانی، هۆکارێکە بۆ مانەوەی خێزان بەپتەوی. یەکێکە لە فاکتەرە گرنگەکانی ژیانکردن بەڕاستی، یعنی هۆکارێکە بۆ بەختەوەری خێزان، هۆکارێکە بۆ تەندروستێکی باش، هۆکارێکە بۆ پەروەردەکردنێکی دروست. ینی ئێمە بیرمان نەچێت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەوە نزیکی 11 بۆ 12 ساڵ دەچێت بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەرگایەکی زۆر خراپی بەڕووی پەروەردەکردنا کردوێتەوە. ینی دەنجاوەکەشیمان بینی منداڵە گەسە لە پۆلی شەشی ابتیدایە نازانێ حرفەکان بەدڵنیایەوە تەنانەت ئەو خوێندکارانەشی لە قۆناغی ئامادەین هێشتا ڕێنووسی کوردیان باش نییە، هێشتا لەگەڵ کللتوری ژیانکردنی کۆمەلگەی کوردیە حەز بە نامۆیی یەکەن، چونکە کاتێکی زۆرماندانێ کە لەگەڵ ئایپاد و مۆبایلە خەریک بن و لەگەڵ کللتوری بێگانە ڕابێن. ینی ئێمە خۆمان بووین بەدەستی خۆمان هۆکارێک بووین بۆ گواستنەوەی کللتوری بێگانە لە جیاتی کللتورە کوردەکە کە لە ناو پەروەردە و کالێکە کۆمەڵاتێکی ناو خوێندنگە و لە ژیانە کەش و هەوا کۆمەڵاتێکی ناو خوێندنگە پێویستەکە فێری فێرخوازەکان بکرێن. بۆیە لێکەوتێکی ئەجگار قوڵی کردوتە سەر دۆخوژیانی تاک، دۆخوژیانی خێزان بە شێوە گشتەکەی و قەیرانە ئابووریەکە بە جۆرێکە کە کۆمەلگەی لە قۆناقێکی چەق بەتووا هێشتۆ، ینی گوێ لە هەر تاکێگەگری گوێ لە هەر خێزانێک دەگری. خەمی یەکەم و سەرەتای ئەوەیە کە قەیرانێکی ئابووری زۆر قوڵ هەیە کە گرفتی دەرونی زۆر قوڵی بۆ دروست کردو، تەنانەت وای کردووە نەتوانێت ئەگەر نەخۆشیەکیش هەبێ سەردانی دکتۆر بکە، سەردانی لایەنی پەیوەندیدار بکە، چونکە ناتوانێت ئەو پێداویستیانی کە بۆ خێزانەکەی دەستەبەر کردووە پێویستەکانی بۆ دابین بکە. بۆ ئەمە گرفتێکی زۆر گەورەیە کە بوو پێویست بوو چارەسەر بکرێنی نەگاتە ئەم دۆخی ئێستا و نەگەینە ئەم خۆناغی ئێستا زووتر هەوڵی چارەسەرکردنی باە. ینی
ئێمە خۆمان کۆمەڵگەیەکین بە قۆناغێکی جنگ و ناڕەحەتێکی زۆرا تێپەڕەوین ینی هیچ کۆمەڵگەیەکی دنیا نییە بەراورد بکرێ بە کۆمەڵگەی کورتی کە هێندە خەبات و هێندە خوێنی ڕشت بێت لە پێناو خاک لە پێناو نیشتیمان لە پێناومانەوە لە پێناو پارێزگاریکردن لە کللتور یعنی ئێمە ئەو هەموو مێژووی 100 ساڵە خوێناویەمان بەم 30 ساڵە دەستکەوتە ئاوێک بە دڵمانە بێ کە بەرهەمی ئەو 100 ساڵەیە ببینین باوانمان کە خەباتیان کردو بۆ ئەم ڕۆژە تایبەتانە و بۆ ئەم سەردەمەی کە بەشێک لە کوردستان ئازادی بەخۆیەوە ببینێ و ژیانێکی بەختەوەر بۆ کۆمەڵگەکەدا بینکەیت دەبینی لە بارسەقای ئەو هەموو بارە گرانی و ئالنگاریە کە ڕوبەڕوو بۆ تۆ بە درێژایی مەجێ دەبینی جارێکی تر دۆخی خێزان سەختکرد کرا و ژیانەکە بەرەو قورستر برا یەکێک لەو راپۆرتانەی کە حەزەکەم ئاماژەی پێ بەم ڕێکخراوی WHO راپۆرتێکی ئەو کۆمەڵگانی کە لە دوای جەنگەوە تاکەکانیان ڕوبەڕووی گرفتی دەرونی ئەبنەوە بە ڕێژەی لە 100 جا ئێمە گرفتە دەرونیەکانیشمان زیاتر بووە و زیاتر بووە و قەیرانی ئابووریش هاتووەتە سەری ئەگەر توێژینەوە بکرێت دەبێ ڕێژەی نەئارامی دەرونی لە ناو کۆمەڵگەیە ڕێژەی نەبوونی ئاسایشی کۆمەڵاتی و چونکە ئاسایشی کۆمەڵاتی دەرئەنجامی ئاسایشی خێزانە کاتێک تاک هەستی نەکرد لە ناو خێزانە پارێزراوە هەست بە دڵنیایی نەکا پێداویستەکانی بۆ دابین نەکرێ بە دڵنیاییەوە هەست بە دڵنیایی ناکا لە ناو پەیوەندی خێزانیەوە بە دوودڵی و بە گومان و بە ترس و بە خەمۆکیەوە ئەمێنێتەوە وەکو ئێستا لە کۆمەڵگا دەوی مامۆستا کوردە گەرباسی ڕەهەندە کۆمەڵاتیەکانێکی بابەتەکە زۆر فراوانە ینی هەر بنوونە ئەم شەو لە راپۆرتێکی کەناڵی ئەسمانی پێیانەوە باسی لەوا کرد کەسێک هەیە منداڵەکەی دەرهێناوە لە خوێندن لەبەری ناتوانێت پێداویستی بۆ بڕکاتەوە کەسێک جا بۆتەوە لە هاوسەرەکەی لەبەرەوەی ناتوانێت پێداویستیەکانی بۆ دابینکە گەنجمان هەیەەوە وڵات بەجێ هێڵەوە لە کۆچی بە لێشاوی گەنجان هەمدیز لە سنوورەکانی و قوڕانیە دەستی پێکردوتەوە ینی ئەمانە گرنگترین سەرمای کۆمەڵگەن کە بۆن منە گەنجن ئەوە هەڵەبژێرن بڕۆنە وڵاتێکی ترەوە و زۆر جا دەسەڵاتدارانیش بێخەمن کێشی ئەمە چییە ئەمە چیمان پێڵەوە لە داهاتوودا ئەم گرفتەکان چییە بن لە ڕاستیدا ئەم بابەتی جەنابەت باست کرد سەرجەمیان ئەو لێکەوتە دابڕانە کۆمەڵاتیە کە لە نێوان چۆنە لە چینی باڵا دەستە بژێرەکە دروست بووە لەگەڵ تەواوی چینەکانی جا هەموو کۆمەڵگەیەک لە سێ چین پێک هاتووە کە چینی خوارەوە چینی ناوەند چینی باڵایە ئێمە لە کۆمەڵگەی ئێمە چینی ناوەندەکە کە بۆتە چینی مچەخۆر بەداخەوە ئاست و گوزەرانی هێندە خراپە کە ناتوانێت پێداویستەکانی ژیانکردن دابین بکە بۆی دەبینی لێکەوتەکانی بە جۆرێک لە جۆرەکانە ئەگەر کۆمەڵگەی بڕوخەنی دەست بۆ کەرتی پەروەردابی ئەمە بۆچوونێکی جیهانی تەواو جێگیرەکە کۆمەڵگەیەک بەرە وێرانە بەری دەست بۆ کەرتی پەروەردابی کەرتی پەروەردەی ئێمە 10 ساڵە لە قۆناغێکی چەقبەستویا و هیچ ئاسۆیەک نییە بۆی یارمەتی بدرێ چارەسەر بکرێ تو هەتا بژێوی مامۆستا چا نەکرێت حتمما کەرتی پەروەردە بەرە و باشبوون ناچێت چونکە مامۆستا ناتوانێت کە خۆی پارەی پێ نییە پێداویستی مناڵەکەی دابین کرد نەکردووە بچێت دوانەیەکی باشت بۆ بڵێتەوە بچێتە پەروەردەکارێکی باشت بۆ جێبەجێ بکێنێ بۆیە ئەمە هەمووی زنجیرەیەکی پێکەوەیە لە هەر شوێنێکە گرفت دروست بێ ئالنگاریەکان لە تەواوی کۆمەڵگە ڕەنگ دەداتەوە ئێمە دیاردەی کۆچی بە لێشاو ئەبینی کە بەجاخێکی زۆرەوە هەر دوێنێشەوە بوو هەفتا گەنج لە دەڤەری ڕانی و قەڵاتجێ ئەم وڵاتیان جێژدووە کە ئەمە خۆیان سەرمای نیشتیمانی زۆرینەی وڵاتانی جینیا بیر لەواکەنەوە کە گەنجەکان کاتێک بەم جۆرە لە وڵاتانی هەژارەوە دەچنە ئەو وڵاتانە بیکەنە هێزی کار بۆچی لەبرەوەی گەنج سەرچاوی داهێنانە لە کۆمەڵگا گەنج هێز و بازوی مانەوەی کۆمەڵگا یەکێک لەو دەستکەوتە مرۆییانی کە لە کۆمەڵگەی کوردیا هەیە ئەوەیە کە لە ڕێژەی لە 160 کۆمەڵگە گەنجە کە ئەمە ئامارێکی ئەجگار گەورەیە هەلی کاری نییە و بژێوی ژیانی نییە خێزان ناتوانێت دروست بکە سەرباری ئەو هەموو کێشە و گرفت و بارودۆخە دەرونیە سەختی کە بۆ گەنج دروست کراوە دەتەوێت بتوانێت داهێنان بکە دەتەوێت بتوانێت ژیان پێکەوە بنێ و دەرفەتی هەبێ بۆ ژیانکردن بۆیە ئێمە دەستمان بردو بۆ ئەو کایانەی کە مانەوەی ئەم کۆمەڵگەیە ئەخاتە مەترسیەوە یعنی هەتاوەکو بنیادی خێزان نەبێ بە دڵنیاییەوە کۆمەڵگە بەرەو هەڵوەشانە بێ ئەچێتەوە ئەو هەموو کۆمەڵگە زەبەلەحانەی دنیا کە هێز و دەسەڵاتیان هەیە بەدەست هەڵوەشانەوە خێزانەوە دەناڵێنێ ینی ئێمە خۆمان وامان کردووە ڕێژەی یەکەمی جیابوونەوە لە هەرێمی کوردستان هۆکارە ئابوووریەکە بێ کە هۆکارە ئابوووریەکە بۆتە هۆی زۆرترین گرفتی نەگونجان کێشە کۆمەڵایەتیەکان کێشە خێزانیەکان دابینەکردنی پێداویستەکانی خەزان
دەرەنجام باجەکەی کێ دەیدات باجەکەی ئەو گەنجانە دەدەن کە بەدوای هەوایەکی تر بەدوای نەفەسێکە ئەگەڕن بۆی بتوانن ژیانێکی تازە بنیاد بنێنەوە بۆیە ئەمانە هەمووی پێویستی بۆ هەیە کە جارێکی تر دراسە بکرێتەوە جارێکی تر دەرگا بکرێتەوە بۆی گەنجەکان بتوانن لە ژیانە واقعیکانە لە ژیانی کۆمەڵاتیانە پێگەیەکیان هەبێ بەڕاستی چونکە دەست و پەنجەی گەنج دەتوانێت وڵات بەرەوە بڕێت دەست و پەنجەی گەنج داهاتوە دەست و پەنجەی گەنج ئەبێتە بنیادنەرینەوەی داهاتوو من بڕایەکی زۆرم بەتوانێت گەنجەکانمانە ینی کامیان لە هەر کامێکیان گوێگری ئەوەندە هێز و ئیرادێکی جوانی هەیە ئەوەندە بیرۆکی داهێنارانی هەیە ینی ئەگەر دەرفەتی پێ بدرێ دەتوانێت زۆر گۆڕانکاری گرنگ لە کۆمەڵگەیە بکە ینی ئێمە نەمانتوانێت نە لە سەر چاوەمڕوویەکان نە لەو سەرچاوانەی ترکە هۆکارن بۆ داهاتی ژیانکردنی کۆمەڵگا سوود ببینین هەردوو لایەنەکەمان بە ناهاوسنگی هێشتۆتەوە ئێستا بە جۆرێکی لێ هاتووە داهاتی ژێرزەوی و سەردەوی لە خزمەتی کۆمەڵێک کەسایە کە خزمەت بە کۆمەڵگەکە ناگەێنێ یەکێک لەو شتانەی کە زۆر سەرنجی ڕاکێشام ئەو کۆمەلگانەی کە خاوەنی نەوتن بکو یەکێک لەو کۆمەلگانە کۆمەڵگەی نەرویژیە لە ئێستاوە سندوقێکی داهاتی دروست کردو بۆنەوەی داهاتوو ینی جگەلەوەی کە وەبەرهێنانەکرێ لە وڵاتەکەیە گەشە پێدانەکرێ و کەرتی پەروەردە بە تایبەت خزمەت ئەکرێ چونکە ئایندەی هەموو کۆمەڵگەیەک بەسراوەتەوە بە کەرتی پەروەردەوە سندوقێکی تایبەت ئامادە کراوە کە لە ئێستاوە پارە تەرخانەکرێ بۆنەوەی داهاتوو چونکە ئەگەر نەوتەکە تەواو بوونەوەی داهاتوو چی بکە ینی ئەوان پلانی ئەوەندە درێژخانیان هەیە بۆ 200 بۆ 300 ساڵی داهاتوو ئێمە خۆمان لە ئێستاە گەنجەکان لە بەردەستمانن ناتوانین خزمەتیانکە ناتوانین دەرفەتی ژیانکردنیان پێبێ بۆیە دەست بۆ هەر جومگەیەکی ژیانکردن ئەبێ لە کۆمەڵگەیە بەهۆی ئەوەی کە لە باردۆخی ئابووری هێندە سەخت کراوە هێندە قەتیس کراوە هەم کێشە کۆمەڵاتیەکان زیاتر بووە هەم کێشە دەرونیەکان زیاتر بووە هەم نەئارامی کۆمەڵاتی زیاترە ینی بۆجە فشارێکی زۆر لەسەر خانەوادەکان لەسەر خێزانەکان لەسەر تا کە نەتوانن هەست بە دڵنیایی و ئارامی بکەن باشە خاتو کووردا وەکو ئەبینین کێشەکان زۆرن و ئەگەر کێشەیەک پێشتر هەبوو بێت لەوانەیە کێشەی کەمی هەلی کار یاخود ئەوەی کە بێموچیەکی کەم هەبوو بێ بەڵام ئێستا کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان کردووە هەموو لایەنەکان کردووە ئەبینین بازارەکان چۆڵێکی پێوە دیارە ئەوەی کە پێشتر ئیشێکی باشی هەبوو ئێستا ئیشەکەی ڕوولە کزی ئەکات و بەتایبەت خێزانەکان زۆر جار تووشی هەڵەشانەوە بوون لەم ڕۆژانەیە گوێم لە کەسێک بوو ئەوەی لەبەر ئەوەی کە لانی داراییم خراپە خێزانەکەم نردوتە ماڵی باوکی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە لە ئێستادا لەناو خێزانەکاندا زۆر بوونی هەیە بەبوونی کەمی داراییەوە کێشەکان چین وکۆی کە ئێوە زۆر تێکەڵیتان لەگەڵ خێزانەکاندا هەبێت و ئەگەر چیرۆکێک یان شتی باسێک هەبێت لێرە بۆمان باس بکەیت لە ڕاستیدا ئەم بابەتە بۆتە هۆکارێکی زۆر قوڵ لە ژیانی واقعی تاکەکانە بە جۆرێک لە جۆرەکان هەموو ڕێگەیەک گیراوەتە بەر چکە ماوەیەکی درێژێ ئێمە بەم قەیرانە ئابوووریەوە دەناڵێنین ینی ئەمێکی ئێستاتیدان هی ئەم دوومانگەنێ تەنها کە موچە نەدراوە هەر خوراوە لە خوراوە ینی ئێمە دەمێکە لەگەڵ ئەم گرفتایە هاتوین ئێستا گەیشتە ئەوەی کە قۆناغی لە قۆناغی کۆتاییان و لە لووتکانە کوردی خۆمانەڵێ بەڵێ جام کە پڕ بوو لێرژیان یان پەنجێکی ترێکە لە کاسەی پڕ ئاشتی ماڵە ینی تۆ بتەوێت کە ژیانێکی باشتر بۆ کۆمەڵگە فراهەمکەیت و بۆ تاکەکانە فراهەمکەی یەکەم پلانی حکومەتەوە بێ کە چۆن خوشگوزەرانی باری خەڵکەکە چاک بکات ینی خێزانەکان بەرەو باشتر بکات ینی بینی ئەو کۆمەڵگانی کە گرفتی خێزانیان هەیە کە ڕێژەی لە جیابوونەوە زۆرە خێرا پلانێکی ئامادەسازی ئەکرێ بۆی ڕێژەی جیابوونەوە لە ناو خێزانەکانە بەرەو کەمتر ببێتەوە بەڵام دەبینی ئێمە خۆمان هۆکارێکین بۆ جیابوونەوە بەهۆی قەیرانە ئابوووریەکانەوە بۆی ئەو گرفتانی کە دروست ئەکرێ یەکێک لە جیاوازیەکانی نەوەی پێش ڕاپەڕین و نەوەی دوای ڕاپەڕین کە زۆرجار لەگەڵ هاوڕەکانمان و هاوپیشەکانمان باسیەکەین باوانی ئەو سەردەما ڕاست بوونیان نەتوانی ئازادی بۆ مناڵەکانیان فراهەم بکەن ترسی ئەوان هەبوو گەنجەکانیان بچێتە دەرێ ڕەنگە سەلامەت نەبن ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان زیندانی بکرێن ئازاری جەستەیی بدرێن ئەو ئازاد بوونە جۆرێکی تر بوو بەڵام کاتێک کە
دوای ڕاپەڕین بینیمان و بە تایبەت لەم سەردەمی ئێستا دەبینی گەنجەکان ئازادیان بەدەست هێنا بەڵام بارە قورسە ئابوووریەکە وای کرد نەک هەر پابەند نەبێت با خێزان و بە وڵاتەکەی و بەڵکو بیر لەوە کاتەوە ئەسڵەن وڵاتەکەی جێبێ لەو لە شوێنێکی تر نیشتە جێبێتەوە ینی ئێمە لە دۆخێکی خراپەوە هێنامان بۆ دۆخێکی خراپتر نەمانتوانی کە ئەو ئازادیەی کە پێشتر هەوڵمان بۆ دەدا و پێناسەمان بۆی هەبوو لە ئەرزی واقع و لە ژیانە واقع کۆمەڵاتەکە بیخێنە خزمەتی گشتیەوانێ ینی بە جۆرێکی لێ هاتووە تاک هێندە ناڕەحەتە لە ڕووی دەرونیەوە کاتێکیش کە دانەوێت پێکەوە کۆ ببنەوە پێکەوە لە کەشوهەوایەکی خێزانی بگۆڕی هەمیشە بە بابەتەکان دەچێتەوە سەر ئەو قەیرانەیەک لە دوای یەکانەی کە دروست دەبێت قسێکی زۆر باو هەیە کە ئەڵێن وڵا ڕۆژانی پشوو کە بینین ژمارەیەکی خەڵک دەچێتە دەرەوە خێراڵن ئەگەر قەیرانی هابووری هەبێ بۆچی خەڵکان دەچنە دەرەوە من حەزەکەم یەک ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدەم ئێمە پەیوەندیکی زۆر بەهێزمان هەیە وەکو کورد لەگەڵ سروشتا چونکە ژیانی سەرەتامان و ژیان بمانەوێنێ ئەوە جۆرێک لە سروشتی ئێمە زۆر پەیوەندیمان هەبوو لە گوندەکانەوە هاتوین لە گونجەوە هاتوین لە ژیانی شاخستانیەوە شاخەکانەوە هاتوین یعنی ژیانێکی زۆرمان لەوێ بەسەر بردووە لە باوانەوە لەوێ ژیاوین ینی خۆشەویستێکی زۆرمان هەیە بۆ سروشت ئەگەر دیقەت بی لە ناو بازاڕا کەسەکان بدوێنی هیچیشی پێویست نییە بەڵام دەیەوێت بێتە دەرەوە لە دۆخی ماڵەوە دەیەوێت گۆڕانکاریەک لە خۆیان بکە ئەگەر چونە بازارێکیش بێ ئەگەر چونە دەرەوەیکیش بێ ئەگەر پیاسەیەکیش بێ بۆی جۆرێک لە ڕاکردن بدۆزێتەوە بۆ خۆی جۆرێک لە هەڵمژینی کەشوهەوایەکی ئازاد بۆ خۆی بدۆزێتەوە کە لەو قورساییە زۆرەی کە بۆی دروست بۆ ڕزگاری ببێ لەو بارگرانی کە بۆی دروست بۆ ڕزگاری بێ بۆیە چونە دەرەوەی خێزانیەکەش دەیەوێت تەنفیزێک بات لەو کێشە قەتیزماوانی کە بۆی دروست کراوە ئەو بارگرانیە زۆری کە هەم لە ڕووی خێزانی و هەم لە ڕووی کۆمەڵاتیەوە بۆی دروستبانی کەم خێزان هەیە ئێستا نەگەیشت بێتە قۆناغت دەخیلەی مناڵەکەی هەڵبچڕێ ینی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە تۆ چۆن قەرەبووی ئەم بۆچوونە بۆ مناڵەکەی دەکەیتەوە کە ئەم بیرۆکەی لە ناخۆی زری مناڵەکەتە هێندە کاریگەری ئەبێ کە پێی وایە تۆ نەتوانێت پێداویستەکانە بۆ دابینکە ینی باوانی ئێستا دەبێ خۆیان ئاماژە بکەن بۆ تۆ مەتبارکردنی مناڵەکانیان لە داهاتووە چونکە ئەوان پێیان تۆ ناتوانیت تەمەنی مناڵەکەت ڕابگری بە 8 ساڵی بە 9 ساڵی قەیران هەیە تاوەکو دۆخەکە باشە بێ و پێداویستەکانی بۆ دابینکەی بەڵکو ئەو تەمەنە چییە بەڕێت تۆکو باوەڕ نەتوانێت پێداویستە سەرەتاییەکانی بۆ دابینکەی ئەمە گرێکی دەرونی لە ناخی و تاکەکەیە بەجێ هەڵێ دواتر لە قۆناغەکانی دواترە باوان بە کەمتر خەم وەسف ئەکرێن کە نەیانتوانێت پێداویستەکان بۆ گەنجەکانیان بۆ مناڵەکانیان بۆ نەوەی داهاتوو چارەسەر بکرێ بۆیە ئەمە دۆخەی کە ئێستا هەیە کاریگەریەکی هێندە قوڵی ئەبێ لە ساڵانی ئایندەیە لە نەوەکانی دواتریشە هەر دەمێنێتەوە بۆیە پێویستەکە بە هەر جۆرێک بۆ لە جۆرەکان ئەم کێشەی ئابووریە چارەسەرێکی ئانی و بەپەلەی بۆ بدۆزرێتەوە یارمەتی دەرێک بێ بۆی خێزان جارێکی تر ئاشتەوایی بۆ بگەڕێتەوە چونکە هەتا ئاشتەوایی خێزانی سەقامگیر نەبێ هەتا هەستکردنی بەدڵنیایی تاک لە ناو خێزانە دەستەبەر نەکرێ ئاسایشی کۆمەڵاتی لە خەتەردا دەبێ و دوجاریش ئاسایشە گەورەکەی کۆمەڵگەشت لە خەتەرابێ وەک ئێستا دەیبینی هەموو قسە و گفتاری سەرکردە سیاسیەکان لەسەر هاتنی موچەیە ینی هەموو پرسەکانی خاک و بەشە بودجەی هەرێمی کوردستان و ئاوەدانکردنەوەی شار و سەرجەم ئەو پێداویستیانەی کە پێویستن داوا بکرێن کورت کراوەتەوە لە بازنێکی بچووکە کە ئەویش هاتنی موچەیە هەتاوەکو ئێمە بچووک داواکارەکانمان هێندە بچووک بێ بە دڵنیاییەوە کە داواکاریەکانی لایانی دووهەم هێندە بەرز دەبێتەوە کە ڕەنگە بگات بە هەندێ هەڵوێستی تر کە هیچمان حەز نەکەین ڕووبدا لە ئایندەدا باش مامۆستا کوردە بە کورتی گەر وەڵام بەیتۆلەبەری کاتمان کەمە بێتکە لەو کێشانی کە باسمان کرد دەرەنجامی ئەم بارە ئابووریە چی دەبێت بە تایبەتی ئایا دەبێتە هۆی پەرەسەندنی بەوەی کە ئێمە تاکێک پێ بگەێنین تووڕە بێ دولار و تۆ درۆ بکە دزی بکە فەساتی کۆمەڵایەتی بڵاو بێتەوە بۆی کە ئەم تاکە لە هەموو شتێک بێزارەوە چنگ بەرێ بۆ هەموو شتێکی ترواتە ئەمە کاریگەری کاتە سەر هەموو لایەنەکانی تری تاک و ئاسایشی کۆمەڵگە بە تاواتی تێک بچێیانی ئێمە چەندین حاڵەتی کوشت نەبینین لە کوردستانە کە هەستا بەڵێ بەداخەوە سجنکرد نەبینی یانی بازرگانیکرد نەبینیم بە ئێستا مخەدەرات و کۆمەڵک شتی تر پێیا بووە لەم کۆمەڵگایە کە زۆر دوور بووە لێەوەی
دروستە یەکێک لەو بەداخەوە یەکێک لەو قەیرانە درێژانی کە لە داهاتووشا بەدەستیەوە دەناڵێنی ئەوەیە کە کۆمەڵک دیاردەی جیاوازە بینی کە پێشتر پێی ئاشنا نەبووین کە نامۆن بە کۆمەڵگە و یەکێک لەو بابەتانی کە جەنابەت ئاماژێت پێدا مادەی هۆشبەر و کە هەرگیز لە کۆمەڵگەی کوردیا مادەی هۆشبەربوونی نەبووە و هەرچەنە ئەمە بەپێی یاسا ڕێکخراوە کە سزای بەکاربەر و بەکارهێنەریش هەردووکیان سزایان هەیە لە ڕووی یاسایەوە بەڵام هێندە توکمە بوو لەگەڵ ئەوەی کە ئێمە کۆمەڵگەیەکین دراوسەکانمان زۆر بازرگانی بۆ مادەیەوە دەکرێن بەڵام توانیومانە بربەستێکی گرنگ دروستکەین ئەو بربەستێش بەهێزی خەزانەکان بوو بەهێزی ئیرادی تاکەکان بوو کە وای کرد ئەم ئەش بێتە نانەت ئەم شۆڕشەشی کە بووە هۆکاری ڕاپەڕین ئەگەر بەهێزی خەزانەکان نەبووە ئەم شۆڕشە دروست نابوو ئەو تاکە خێزانەکان لە پاڵپەشتیکردنی سیاسی کشانەوە دۆخی کۆمەڵگە بەچی ئەنجامێ گەیشتەوە بۆیە ئەوەشی کە ڕووی داوە لە دۆخە سیاسیەکە هەمووی پشتیوانی خەزان بووە. یەکێک لەو شتانەی کە بەڕاستی زۆر کەمتر خەمیمان تیای کردووە ئەوەیە ئێمە گرنگیمان بە زمانی کوردی نەدا. زمانی کوردی یەکێکە لە هۆکارەکانی گواستنەوەی کولتور بەداخەوەنەوەی ئێستا هەم کوردی زانیەکەی لە ڕووی زمانەوانیەوە هەڵەو کەم کورتی زۆری تێدایە هەم لە ڕوو شەسازی کوردیەوە زۆر کەم کورتی هەیە بۆ چونکە نەمانتوانیوە نەگوێزەرەوەی کولتور بووین نەگوێزەرەوەی زمان بین هەم لە کاتی کۆبوونەوەی خەزانەکانیشە لەبەرەوەی تەکنۆلۆژیا کە بۆتە گرفتێکی جیهانی بەڵام هەموو کۆمەڵگەکان بە جۆرێک لە جۆرەکان توانیویانە گونجاندنێک بۆ مناڵەکان دروست بکەن گونجاندنێک بۆ گەنجەکان دروست بکەن کە کولتور و زمان دوو پێگەی گرنگن لەناو کۆمەڵگا بمێنێتەوە بەداخەوە ئێمە لەم دوو تەوەرە گرنگەشە گەنجەکانیشمان و منەوەکانی داهاتووشمان ئەلەمەشا گرفتیان هەیە بۆیە ئەوەی چاوەڕێن ئەکرێ لە ئایندەیە هێندە گەشتبینی نییە کە بڵین ئەو کولتورە بەهێزە کۆمەڵایەتی کە شانازیمان پێوە دەکرد و کە هەمان بوو لە کۆمەڵگەیە توانیومانەوە بیگوێزینەوە بۆ نەوەکانی داهاتوو چونکە ئەمە ئەرکی پەروەردەیە کە کولتور و دابوونەریتە کۆمەڵایەتیەکان بگوێزێتەوە بۆ نەوەی داهاتوو بەڵام ئێمە لەم دۆخەشا لەبەرەوەی کەرتی پەروەردە بە شێوە گشتێکی تا ئەندازەیەکی ئێجگار باڵا پراوێز خراوە نەکرا ئەم دەرفەتە بین بە مناڵەکانمان بە گەنجەکانمان ئەمە گرفتێکی گەورە بێ یەکێک لەو شتانی کە یونسکۆ ئاماژەی پێداوەیە لە 50 ساڵی داهاتووە کە یەکی لەو زمانانەی نامێنێ زمانی کوردیە بۆ لەبەرەوەی ئیشی لەسەر نەکراوە لەگەڵ ئەوەی کە لە ڕزبەندی سێهەمین زمانەکانی دنیا لە ڕووی دەوڵەمەندی و شەسازیەوە بۆیە ئێمە لە هیچ کاتێکە ئەو دەرفەتەمان لە دەست ناچێ بتوانین چاکسازی بکەین هەتاوەکو نیەتی ئەومان هەبێ چاکسازی لە خودی بنیادە کۆمەڵایەتێکی کۆمەڵگە بکەین دەستکەوتێکە بۆ خۆمان و بنەوەی ئایندەمان هەتاوەکو کەسانی دڵسۆز و خەمخۆر لە ڕووی پەروەردەی کۆمەڵایەتی و لە ڕووی خەمخۆری سیاسی و ئابووریەوە نەبنە کەسانی نمرەیەک لە وڵاتە بەدڵنیایی و دۆخی نەوەکانی داهاتوومان باشتر نابێت ئومێد دەکەین لە داهاتوە ژیانی گەنجەکان و ژیانی نەوەی داهاتوومان ئەم دۆخە سەختە تێپەڕن و بتوانین دەرگایەکی باشتریان بۆ بکەینەوە سپاس بۆ خاتوو کوردی ئەحمەد کۆمەڵاس کە لەم تەورە لەگەڵمانە سپاس دەکەین